بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله وعلى آله وصحبه ومن والاه. پێخۆشحاڵم کە لەگەڵەوەی بەڕێزدام ئەو بەڕێزانی کە ئێستا لەگەڵماندان لە دەنگی ئێمەیە سەلامی خۆی گەورە لە هەموو لایەک بێت. خۆی گەورە ئەم مەجلیسە بکاتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان. بەڕێزان، دینی ئیسلام تەنها گرنگی بە کڕۆکی مەسەلەی عەقیدە کە عەقیدە خاڵێکی گرنگ و سەرەکی دینە کە لە قورئان و حەدیثدا زۆر گرنگی پێدراوە، بەڵام هەر ئەوەندە نییە، بەڵکو لەگەڵ عەقیدە و بیر و باوەڕ کە مەسەلەی تەوحید و سنت لە خۆ دەگرێ، ئادابیش تەواوکەری ئەم بابەتێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ ئینەما بوعیثت لأتمم مەکارم الأخلاق. ئاداب و ئەخلاق یەکێکە لە باڵەکان کە چۆن باڵندە دوو باڵی هەیە بە باڵێک ناتوانێت بفڕێ. ئیمانداریش تەنها بە عەقیدەیەکی صحیح یعنی تەواو نابێت، بەڵکو کامل و تەواوەتی ئینسان لەوەدا کە لەگەڵ عەقیدەیەکی پاک کە لەسەر سنت و لەسەر تەوحیدە بە هەمان شێوە ئەخلاق و ئادابێکی جوانیشی هەبێت. جا لەگەڵ ئەوەی بەڕێزدا دەچینە خزمەت یەکێک لە نامیلکەکان کە لەسەر ئاداب نووسراوە. بێگومان مەسەلەی ئاداب لە قەدیم و لە عولەما لە سەلەف گرنگیان زۆر پێداوە. بۆ نمونە کتاب زۆر لەسەر ئەوە نووسراوە. ئیمامی بوخاری کتابێکی هەیە بە ناوی الأدب المفرد، ئەو حەدیثانەی پێغەمبەری خوای کردووە عەلەیهی سەڵاتو وسەلام کە باسی ئادابن بەگشتی. ئیمامی بەیهەقی کتابێکی هەیە بە ناوی الآداب، وەروەها ئیمامی ابن المفلح کتابێکی هەیە بە ناوی الآداب الشرعیة، ئیمامی سەفارین بە ناوی الألباب هەیەتی، وەروەها ئیمامی ابن رەجەب جامع العلوم والحکم بە هەمان شێوە، و لەسەر دەمیش شێخ بەکر ئەبو زەید کە کتابێکی تایبەت بۆ طالب العلم نووسیوە بە ناوی حلیة طالب العلم. هەموو ئەوانە باس لە ئاداب دەکەن. بەڵام ئەو کتابی کە لە خزمەت ئەوەی بەڕێزدا باسی دەکەین نامیلکەیەکە کورتە، تەنها چەند ئادابێکی هەڵبژاردووە لەناو ئاداب شەرعیەکاندا. الآداب العشرة، کتابەکە بەو ناوەیە الآداب العشرة، واتە ئەو دە ئادابە کە ئینسانی موسڵمان دەبێ بەداری بێت. بچی دە ئاداب لەناو هەموو ئادابە، چونکە ئەم دە ئادابە لە قورئاندا ئاماژەی پێکرا، وەروەها ڕۆژانە ئینسانی موسڵمان پێویستی پێی دەبێت. هەرێکی لەو دە ئادابانە ئێمە زۆر ڕۆژانە ینی بەرکەوتەمان دەبێت لەگەڵی، بۆیە خۆمان وەروەها دەوروبەرمان و بەتایبەتی ماڵ و منداڵمان دەکرێت ئێمە پەروەردە دەکەین لەسەر ئادابان. ئەم نامیلکەیە تەنها نامیلکەیەک نیە ئێمە بخوێنەوەتەوە، بەڵکو دەبێت بکەینە مەنهەجێک سەرەتا بۆ منداڵەکانمان، ینی پێیان بخوێنینەوە، فێریان کەین ئاداب بە ئاداب. یان مامۆستایەک لە مزگەوتێ، خوشکێکی بەڕێز یان دایکێکی بەڕێز لە ماڵەوە کە تەڵەبەی هەیە تەدریسی هەیە بۆ مەسەلەی ئاداب بەتایبەتی بۆ طالب علمەکان، یەکەم نامیلکە کە بخوێندرێ پێویستە ئەو نامیلکەیە بخوێندرێ، پاشە نامیلکەکانی تر وەکو حلیەت و طالب علم و غەیری ئەوانش. بۆچی؟ چونکە ئەم ئادابانە کورتن، ئەم نامیلکەی کورتە، ئاسانتر گەنج یان منداڵ دەتوانێت هەڵمی کە لی تێبگا، وەروەها لە ذهنیدا بمێنێتەوە. خاوەنی کتابەکەش معروفە کە شێخ ساڵح عوسەیمیە حەفیظەه الله خوای گەورە بیپارێزێ، کە یەکێکە لە زانایانی سەردەم و لەقەبی مسند الحجازی پێدراوە، ینی یەکێکە لەو زانانەی کە زیاتر گرنگی بە سەند ینی لە علومەکان دەدات. بە فەزلی خوای پەروەردگار ساڵی 2020 خوای گەورە فەزلی لەگەڵ کردین کە توانیمان لە دەورێکدا بچینە خزمەتی لە مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بۆ ماوەی 10 ڕۆژ لە خزمەتی دابووین. لەو 10 ڕۆژەدا زیاد لە 20 کتابی بۆ شەرحکردین و بەسەریدا خوێندینەوە، هەروەها ئیجازە و سەنەدی ئەم کتابانەی پێدان. یەکێک لەو کتابانە کە ئەو نامیلکەی بەردەستمانە کە خۆی نووسیوەتی، هەر خۆشی شەرحی کردووە و بە فەزلی خوای گەورە هەر خۆشی ئیجازەکەی بە ئامادەبواندا. ئێمەش لە خزمەت ئەوی بەڕێزدا دەخوێنینەوە بە کورتی ئینشاءڵڵا، و هەوڵ دەدەین ئێمەش لە ئەو ئیجازەی کە پێمان دراوە بە ئەوەی دەبەخشین. و معلومیشە ئیجازە یەکێکە لە ئوسلوب و ئەو طریقانەی کە عولەمای ئیسلام گرنگیان پێداوە، چۆن قورئان بە پشتاوپشت بە ئیجازات هاتووە، حەدیث بە هەمان شێوە، و هەروەها لە علومەکانی شەریعەتیش وەکو کتابەکان زۆربەی کتابەکان ئیجازیان هەیە، تەسنیدیان هەیە. شێ لە شێوەی گرتووە تا دەگاتە ئەو کەسێک کە خاوەنی کتابەکەی و نووسەری کتابەکەیە. لەنا دوو ئیجازە ینی بەشێکی گرنگە لە مەسەلەی عیلمدا. ئەم ئیسلامە بە سلسلە هاتووە، بە سەنەد هاتووە، ینی کەسەکان دیارن، نەک مەجهول بن، نەک بێسەر چاوە بێ، نەزانین لە شو ئەم معلوماتە وەرگیراوە، ئەم کتێبە چێ نووسیوەتی و چێ هێناوێتی، بەڵکو زۆربەی کتوبەکانی زانایان بە سەنەد بەدەستی ئێمە گەیشتووە. جا بۆ ئێمەش هەوڵ دەین گرنگی بۆ بابەتە بدەین بە پێی توانە ئەو کتابانەی کە ئیجازە و سەنەدیان هەیە ئێمەش سەنەدەکانی وەربگرین وەکو تەبەڕوکێک، وەکو شتێکی مبارەک بیگەێنین بە دوای خۆمان.
شيخ صالح عثيمين خواهي قربي بارزة معروفة كايشك العلماء السردم وروى زور ولاد قراب وعلم لو أنا تشوفوا مصر والشام والعراق وهندستان باكستان يمن كويت وروى قطر وإمارات عمان أردن السودان جزائر تونس مغرب غير أوانج لولاتان قراب وعلم معروف شا طلبي أم زانا برزانا بو الشيخ بن باز ما مصطاي بو وروى محمد بن صالح عثيمين خواهي رحم بهم ويام كان مردوكان ما مصطاي بو وروى عليه شخص لاي الشيخ صالح عفوا لاي محدثي السادة محمد ناصر الدين الألباني بخدمتك اشتو خويندويتي وروى طلبي بكر أبو زيد بو خواهي يقول ليان خوش بيت وخواهي يقول علماء ببارزي أوانيك لجيان در وشو يستكان من نشان كتابك ديال الآداب العشرة ده آدابك قال المصنف وفقه الله نسر ضلي اعلم هداني الله وإياك لأحسن الأخلاق مقدمة كي أويك دعاء بخفينر دكا اعلم بزانا أي قارئ أي خوينر هداني الله وإياك لأحسن الأخلاق خواهي قوري هدايتي منو توش بدا بوجوانترين روش آداب عادتي زانان وابا زور جار للسرطاي مقدمة كتابة كان يندا بدعاء دستيان فكردو دعاء حمد وستعيش فايقورا هولي يندا بدعاء دستيان فكردو بول من الأصول الثلاثين محمد بن عبد الوهاب بهماش اعلم رحمك الله اعلم هداك الله أما ترحموا مهرباني مشايخ كذا برامر بطلاب علم يعني برامر بمسلمان كالدعاء خير بو قارئ وبو خينا كذا كان دفرمي اعلم هداني الله وإياك لأحسن الأخلاق أن من أعظم الآداب عشرة لقورتني آداب كان شريعة إسلامي ددانة وقلت من آداب كان زور طبعا أنا أزور أنا جدا هذيك آداب هي زور جرينتر لا آداب كان يتر أو ددانة ما بو باز زكاة يكمل عند فرمي الأول ليكم دا باسي آداب السلام دكات إذا لقيت مسلما فسلم عليه قائلا كاتك دقي ببراك مسلمانت أدب واس فسلم عليه سلامي ليبكي إذا لقيت مسلما واتا أو كسيك دقي مسلمان به يعني بيتشانكي هو أجر مسلمان نبيت بيزناك توصل دس بيش خلي السلام كي أكد زاني مسلمان بلام لا أنا كسيك ببرسيمن دس مشوينك أو كسانيك لو شوينن من بولان دروم ناس كآية مسلمان يا مسلمان نين سلام كم ليان ياخذ ضلين لو الله دا ما دمت لكم الجاك مسلماني أويك ديناسي أويك نايناسي تو السلام لبك والله كسك الدنيا ديناسي كمسلمانية أوين ضلين تو بوتيك السلام لنكي بلكو باشتوا كدس بيش خلينكي والسلام كذا شو كالسلام بوكسك كمسلمان به إذا لقيت مسلما فسلم عليه كاتك جشتي ببراي مسلماني خد آداب بيجشتن أويك السلام لبك ضلين شيء سبكار بين دستواجيك قائلا السلام عليكم ورحمة الله وبركاته أم توتريني الصيغي سلام كنا السلام عليكم ورحمة الله وبركاته هر سبرك كيت يدابه أما توترين كرتريني الصيغي سلام أويك بلي السلام عليكم وكرترين لو كرتر دروزني بلي السلام وهر برقيش لو برقاني السلام كذا طبعا ده حسن يقول حديث كذا هاتوا كبيغمبر إخوة عليه الصلاة والسلام بيابك هاتوا فرمي السلام عليكم بيغمبر إخوة فرمي 10 حسنات يشكها فرمي السلام عليكم ورحمة الله قال 20 حسنة يشكها فرمي السلام عليكم ورحمة الله وبركاته قال 30 حسنة وقل بخاري دهاتو كهذا هر برقيكي السلام كنت ودتشا كدزدك السلام عليكم دا بلي ورحمة الله ما دبيته بس وبركاته زيادكي دبيته السي توتريني أويك هرسي برقكا بكاملي بلي أما السلام لك سي برامبر دكين بفشواز السلام عليكم ورحمة الله وبركاته وإن سلم عليك فقل بلام أجر سلام ليكرا كسك سلامي لتوكرت بتويد السلام عليكم تولج ولام دا دليتشي فقل تبي بلي وعليكم السلام ورحمة الله وبركاته يعني تنهى وعليكم أولا دهيني بيشتر وعليكم السلام ورحمة الله وبركاته بابي والز دروس بلي عليكم السلام ورحمة الله وبركاته يعني ووكيل قال داده وعليكم السلام ورحمة الله وبركاته أما ولامي السلام دانوي كاتك السلام دي ذكري بهماش إيش بهر برجيك ده تساكل بدنسي بس بلي وعليكم السلام أمدا ورحمة الله بزيادة كي ديت رزادة بركاته زيادة كي بيت السيدان أما رحمتي خايب رودجار وفضل يعني دامك للسلام كردنيش دائما تشاكم عند الذكر يعني ليك سلام كردن بيكي سي تشاك الذكر يك سلام كولامي دديو سي تشاك الذكر جابزان
تۆ نامە بۆ چەند کەس دەنێری ڕۆژانە قسە لەگەڵ چەند کەس دەکەی لە ڕێگا بە چەند کەس دەگەی لەسەر ئیشەکە لەگەڵ چەند کەس قسە دەکەی یەکتر دەبینی هەر کاتێک کە سەلام دەکەی یان وەڵامی سەلام دەدەی ئەوانە هەمووی ئەجرە هاتووە لە سەلەفدا پیاوچاکان ئەگەر ئیشیان نەبووە دەچوونە بازار لەبەرچی تەنها بە مەبەستی ئەوەی کە زۆرترین خەڵک ببینن لە ڕێگا سەلامی لێ بکەن زۆرترین چاکە و ئەجر بۆ خۆیان کۆکەنەوە خی گەورە سەبارەت بە سەلام فەرمێتی وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها يعني أجر كسر قلت السلام عليكم تفرمي إذا حييتم بتحية سلام الذكرى فحيوا بأحسن منها خي قرد فرمي بأحسن جوابي دو أو بس ضل السلام عليكم أجدت أحسن بشوازك أحسن جوانتر والله من سلامك أبدي بلا وعليكم السلام ورحمة الله وبركاته يعني لا أو زياتر بلا أما أحسنك يعني بناكري ده فرمي آتك أو ردوها يعني وكو خوي جوابي دينه السلام عليكم توصل وعليك السلام السلام عليكم ورحمة الله توصل وعليكم السلام ورحمة الله أجل زياتردنا بوشي أو ردوها لبروي جار وهي أو كسيك السلام لذكا لوانيا قسيك بكا تواب زاني السلامة بلام لوانيا قسيكي ناخوش بي لوانيا جنيك بي توتينكي أجل وكو خوي جوابي ديوا أجر تشاكي بي وكو خوي تشاكي بو ئاراستە دەکەێت ئەگەر خراپە بێ خراپەکەت ئاراستە کردەوە وەکو عفوا هاتن جوولەکە هاتن لە پێغمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمی السلام عەلەیکم يعني السام بمعنى الموت يعني بيغمر خالي صلى الله عليه وسلم أو بيغمر خالي فرمي وعليكم لكن عائشة فرمي بيغمر خالي صلى الله عليه وسلم أو أنا دعاء لي ذاك نك سلام لي تو بو جواب يعني ده فرمي أوان تبلين من خراب نوت شو ثم وعليكم أجا السام بو من بنيرن مردنو قصي خراب بو من بنيرن ضرب لسر إيوش كواتا أوردوها آتا كذا فرمي يان بجواتريش جواب يعني يا وكو خوي يعني اگر کەسێک بە جۆرێک سەلامی لێ کردی ناشرعی بوو تۆ زیاتر ناشرعیەکەی بۆ زیاد مەکە بە زیادەوە ینی قسەی خراپی بڵێ وەکو خۆی باش ئەمە ئادابی یەکەم ئادابی سەلامکردنە ئێمە مسلمان ئەم ینی گرنگی بۆ ئادابە دەدەین لە هەر شوێنێکە بین ئەم معنای ئەوەیە کە ئەمە بۆ نەڵێن بە کوردی بڵێن کاکە سەلامی خوان دەبێت کە چوونە شوێنێک ئێمە کوردین عەرەب نین ئەوانە کەسانی ئەو قسانە دەکەن کە ینی حەزیان بەدین نایە قلنا أما بيوندي بعرب أما قصي في غمر إخوة عليه الصلاة والسلام وآدابك مسلمان دبي بينو يعني جبجيكا آدابي الدوام ده فرمي الثاني إذا أردت الدخول على أحد فاستأذن آدابي مولد ورقتنا ما آدابي كم طواب باسي السلام كردم وبكرتي طبعا السلام إذا كان زياترتي إذا أبلا مهر وندل سري بازكين بوي بتوانين كتابك بزودين كات طواقين إن شاء الله آدابي الدوام ده فرمي إذا أردت الدخول على أحد كاتك كويستد بتشي بولاي كسك الدخول على أحد بيش لا كسك يعني بو مال كسك ياخذ أجر بو أمره باسي أمره كين نكهر مال بلكو بنامه تو نامه بو مسجد كسك دنيري يعني لا هرج لا لو تورك ملاتك هي تو نامه بو دنيري أما شوية يعني لا أو يعني مالي أو ناو جاني أو كاتي أو إذا أردت الدخول ساكاويست بروي استأذن ده فرميت بك داوای مولات كزاري بتابتي بو مسألة سرداني داوای مولات ك بيجوي بتجول نك بتجول أجا داوای مولات كز لما الله درجاي كردو هذا ديو خاندان شوارع كسيليه إتازة هاتنا ومالك دانشتي مشتاق ناو مالك بيني هاتنا وحوشوا درجاك كردو تازة بيز باستئذان ناكا بالكو استئذان داوای مولات كدن أو كاتيك تجارنا هاتنا وحوشي مالك براو درجات نكردو جرسك لدي يعني درجات دي يعني بموبايل تلفونك بودكي داوي مولدكي إذا أردت الدخول نك بعد الدخول باشا كيس ما بتشني مالي كسيك وهاوريك ودوستيك و شيء كين فاستأذن داوي مولدكي أبين جوا كذا مالا أو زبون ما دياري دكا أقل برامبر درجابي إما لا شوي درجاك بوسط واقفا عن يمين الباب أو يساره لفرمي برامبر راس الخود درجا ما وستا بالكو لاي شبي درجاك يعني لا راس درجاك بوستا هتاوكو مولات في دريكا بسجورو بوشي ملنا وراس درجانا وسين كاتك لدرجات يعني زرز دي بو خمام دينا لا راس يعني لا تشا لبروي كاتك درجا كراوا تو برتاونا كبك كابرا بي خوش شو كدرجا كراوا ناو مالك ديار دبي تو لنا وراس درجا بوستي هر كدرجا كراوا دبيني تشهي لنا وحوشك تشهي لنا ومالك مش لوانيه
کابرا حەز نکات و هەندێک شتێ بیبینی بۆی وا باشە تۆ لەلای چەپ یان لەلای ڕاست بۆستی ئەگەر دەرگاش بکرێتەوە تۆ بەس کابرا دەبینی خاوەن ماڵ دەبینی نەک ناو ماڵەکەش ببینی ئەمە شتێکە لە ئادەبەکانی ئیسلامەتی بەڕاستی کە ئەدەبێکی جوانە ئەوجا دەفەرمێ فەئین ئەذینە لەک ئەگەر وتیان فەرموو ینی ئیزنیان دایک بۆی کەوا بچیتە ژوورەوە دەخەلتە بڕۆ ژوورەوە وإن قيل لك ارجع فارجع أقرأ وتشام بقريوة بقريوة لو أنا أمره يعني لناوكم القائمة دا كز يسحب مالك راس خوب نيوانا كي نلا بقريوة بتابتي لنا كردة إما كردة يعني جوانية كس رقابة خوينا دا راس خوب ميوان بلي أقر كاتش نبي بلي كاكب بقريوة أم دستاجبة كارين بلام ديارة لو أوشتا أحسايب ولا لا أوان بڵێن کاکە بگەڕێەوە ارجع فەرجع تەواو شکەمە لە ئاەتیش داهاتوو بەڵام لای خۆمان کە دەستاژێ بەکارنایەت دەکرێت کابرا بناڕاستەوە خۆ پێت بڵێ کاکە وەڵاهی کەسمان لە ماڵ نییە بۆ نمونە یان بڵێ کاکە بەنیازی سەفەری یان بڵێن کاتمان نییە ئەمانە بەناڕاستەخۆ یعنی تۆ بگەڕێەوە دەبێت تێ بگەیت ئەو کاتە ئەمە ینی لە قووەتی ئرجعدا کاتە ئرجع فەرجع تۆ ڕاستەخۆ بگەڕێەوە گەڕانەوەکە دوو شێواز کاتێک کە دەگەڕێەوە یان ئەوتە دەگەڕێەوە بە نەفسێکی پاک بەرامبەر ئەو کەسانی هیچ شتێک لە دڵدا دروست نابێت ناڵێ ئەرێ کاکە ئەو دەرکردنە ئەوە بێڕێزیە بەرامبەر من کرا بۆ منیان میوانداری منیان نەکرد ئەمە ئەو نەفسە پاکە نییە ئەمە ناشەرعیە ئەگەر بەو نەفسیەتە ئەو کەسە بگەڕێتەوە تاوانبار لەبەرچی لەبەری خوای گەورە دەفەرمێ بگەڕێەوە تۆ دەگەڕێەوە بەڵام ناڕازی مەبە بەڵکو طیبە نەفس باوپەڕی دڵفراوانی و سنگفراوانی و قبولی کە بەڵکو عذری بۆ بهێنەوە بوویتەوە تۆ میوانداری نەکرا دیارە عذرێک هەیە زۆر بە سنگێکی فراوتۆ دەگەڕێەوە خوای گەورە ئەم بابەتەی لە قورئاندا باس کردووە یا ئەیها الذین آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها ذلكم خير لكم لعلكم تذكرون فإن لم تجدوا فيها أحدا فلا تدخلوها حتى يؤذن لكم وإن قيل لكم ارجعوا فارجعوا من نص القرآن كاتێک کە پێیاوتی بگەڕێەوە تەواو هو ئەزکا لەکم ئەوە جوانترە باشترە پاکترە چاکترە بۆ ئێوە ینی تێک کاو بە ناڕازیەوە بگەڕێەوە باش پێغەمبەری خوش فەرمێتی عليه الصلاة والسلام إذا استأذن أحدكم ثلاثا فلم يؤذن له فليرجع ئەوجا لەوانەیە کابرا هەر دەرگا دێنەکاتەوە تۆ بۆ تێ جارێک لە دەرگا بدەی جارێک لە جەڕەسەکە بدەی ئەمە یەک دەیکێ دوو هەرکەس جوابی نییە دووبارە سێبارە دەکەی سێ جار لە دەرگا دەی سێ جار لە جەڕەس دەدەی کەس جوابی نییە کەس ناڵێ فەرموو کەس ناڵە بگەڕێەوە تۆ لێردا چ دەکەی ئایا هەر چاوەڕێ دەکەی و دەیکێ چوار جار دەیکێ پێنج جار یان بەسەر دەرگاکەدا دەچێ ئەو دی و یان لە کونی دەرگاوە سەیری ناو ماڵەکە دەکەی هەموو ئەوانە ناشەرعین هەتا سێ جار بۆت هەیە لە دەرگا بدەی لە دوای سێ جار دەبێ بگەڕێەوە ینی کەس فەرموود نەکا کەس جواب نەداتەوە دوای سێ جار بۆت نییە بیکێت چوار جار بڵێ با چوار جار لە دەرگا بەشکۆ جارە جویان لێ یان بەشکۆ جارە دەرگاکە بکەنەوە لە دوای سێ جار دروست نییە عشان لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی فەرمی إذا استأذن أحدكم ثلاثا سێ جار داوای مۆڵەتان کرد فلم يؤذن کەس جوابی نەدانەوە فليرجع ئەو کاتە بگەڕێنەوە وەکو لە حەدیثەکەی بوخاریدا هاتووە کاتەمە ئادابی دووەم کە باسی ئادابی مۆڵەت دەکات ئەدەبی مۆڵەت وەرگرتن بەتایبەتی بۆ سەردانی ئەدەبی سێم براکانم مشكاني برزم الثالث سمي الله في ابتداء أكلك وشربك قائلا أدبي خواردن وخوارد دفرمي أما مسلمان كاتك دماني وشتك بخوينوا سمي الله بسم الله بك طلي بسم الله في ابتداء أكلك وشربك لسرتاي خواردن ديان خواردنا وطلي بسم الله قائلا بسم الله بلي بسم الله آية بس بلين بسم الله وطواو يعني ذكري بلين بسم الله الرحمن الرحيم أو جر برداغة أو كبخوينو يعني أنا كمان بخوين يعني اكتفاء بكين بس بسم الله طبعا أويك الحديث دهاتوا تنها أويك ضلي بسم الله اكتفاء ذكي بو طاو بلام أنا دفرمون درسته أكملت باشتروا ك طواو يعني رصك طواو قبل بسم الله الرحمن الرحيم وكو الشيخ حسام بن تيمية وروها إمام النووي لسنة أو قولا قبل بسم الله الرحمن الرحيم طواوتي بلام ابن حجر رحمة الله عليه بده فرمينا اكتفاء بكي كويلا حديث دهاتو لسنة دهاتو أو أنده بس بلي بسم الله
بەبێ ئەوەی کە بڵێ الرحمن الرحیم ئەوەندە کافیە. طبعا ئەوەش نزیکترە لە سنەت و لەبەرەوەی لەفزی حەدیثەکان ئەوها. باش کەوتمان بسم الله ئەو جارە ئەدەبێشتر ئەوەیە کە ئەو ئالەتەی کە نانی پێدەخۆینیان ینی ئاوی پێدەخۆینەوە طبعا بەدەستمان دەستی ڕاست بەکاردێنی وەکول بیەمینیک بەدەستی ڕاست بخۆ وەکول میما یەلیک ئەوجا لەسەر سفرەکە لەسەر مێزەکە لەو خواردنە بخۆ کە لە بەردەمتە ئەتا لێتەوە نزیک. ئەمە بۆ چ کاتێک بۆ کاتێک کە خواردنی سەر سفرەکە هەموو یەک جۆر بێ. بۆ ئەمە تۆ داوەت کراوی هەمووش لەو برنجە یان هەموو یەک جۆر خواردنە میوانەکان هەموو یەک نەوعیە لە بەردەم. مادەم یەک جۆر خواردنە تۆ لەو خواردنە بخۆ کە لێتەوە نزیکە نەک دەست ڕاکێشی بۆ خواردنی کە لەولاترە. وەکول میما یەلیک یەلیک ینی من قوربێک ئەوەی کە زۆر لێتەوە نزیکە لەوە دەزڕامێکەشە بە وڵاتر. لەبەرەوەی ئەدەبەن جوانیە دەکرێت خواردنەکە پیس بێ لەوانەیە کابرای بەرامبەر پێی ناخۆش بێ ئەمانە. بەڵام ئەگەر خواردنەکان متفەرق بوون ینی بۆ نە تۆ برنج لە بەردەمە لەولاتر ساوار هەیە خواردنیشی تر هەیە تۆ ئەو خواردنت بۆ ناخورێت کە لە بەردەم تۆدانراوە بەڵکو حەز لە خواردنێک کە لێتەوە دوورە. ئایا دروستە من دەستی بۆ ڕاکێشم لەو خواردن نەخۆم کە لێ بۆ نزیکە؟ زانان دەفەرموون بەڵێ دروستە داوا بکەی دەست ڕاکێش لەو خواردنی کە لێتەوە دوورە. ئەو جار ئەو ئەدەبە لە نان خواردندا ئەوەیە کە خواردن نزیکی خۆتۆ بخۆی زیاتر بۆ خواردنانەیە کە بە جەماعی دەخۆری. بۆ عادەتی عەرەب وایە کە سینەیەکی گەورەدا دەنێن و خواردن و برنج شتەکەی دەکەنە سەر 5-6 کەس لەسەر یەک سینیەکان دەخۆن. ئێستا هەمووی کە دەست ڕادەکێشێ دەبێت لە ئاستی خۆی بخوا نەک دەست بەرێ بۆ لایەوەکەی بۆ لای ینی هاوڕەکەی لە بەردەمی ئەوە بخوا بۆی کە کەسی بەرامبەر ینی چۆن دەڵێ بێزی نەبێتەوە یان خواردنەکەی لە پێش چاو نەکەوێت. وەالحاڵ ئەدەب وایە کە بەدەست ڕاست بخۆی بسم الله بکەی واروها لەو خواردنە بخۆی کە لێتەوە نزیکە. وإذا فرغت أوجد فرمكاتك الطوابي فالعق أصابعك. طوابي لخوارنك أجر بدسنا نتخوارد ببيك وشك طبعا داوي لبرده كان بو بريزاني ك يعني زاراوي باديني قصة كان لواني نازنم هندك تواجه هم بكار دينم لوان لا يورو نبي ونازنم بباديني تشي بيضل بويا داوي لبرده كم أجر هندك قصة كم هو بباش لي حالي نبن دفرمي إذا فرغت فالعق أصابعك كاتك طوابي لخواردم أجر ببنجة وبدزنا عن خوارد ببيك وشك ببي آلتك أو السنة دواء خواردنا كطوابي بنجة كانت بليسي وبالزمانت بوشي لبرو يكم شد خواردنا إسراف نبي وخسار نبي أنا كسر ولا جا من تبعات نايبة بنجة كان يخون بليس موكاتك لخواردن طوابي إيش تبعات نايبة بنجة كان يخوتك بدست راسته ودست الشورد وناني في دخوي تبعات الديبان نان بدست كان بخوي بلام دوايوا يعني شلون الله قبولي نيكا بنجة كان بليسيتو طبيعيا لا أنا لا نامو به بلام كسك أوت جيبجيكا هزدكا كتاموتشج زياتر لخوارنا كدبينه أجا السنة جيبجيكا بعدها هم بولاين تندرسي وقت باس كلا عندك تجنون بيستوا كا والله كاتك إنسان بنجكاني خوي دلسيتوا بتعبتي له دوي خواردن معده هرموني باشتر دەردەدا بۆی کە ئەم خواردنە هەرسکە هەزمیکە. إذا فرغت فالعق أصابعك پەنجەکان بلێسەوە پرسیارێک ئەگەر بە کەوچک نانخۆم من بەدەست نان ناخۆم تاوەکو دوای خواردنەکە پەنجەکانە بلێسمەوە بەسمان بە کەوچک نان نخۆم کە لێ بوومەوە دەکرێت کەوچکەکە بلێسەوەی خواردنی پێوە نەمێنێ بەڵێ بۆی کە خواردن بە کەوچکەکەەوە نەمێنێ دەکرێت ئەمە جێبەجێکەی. وەقول أو جد فرمك الأخواردين طوابوي بلي الحمد لله ضلي الحمد لله أما ذكري طوابنا كهذا سرتا ضلي بسم الله لكو تايجا ضلين الحمد لله بلا ما قر كسك بيري شو سرتا بسم الله بكا لنا وراس بيري هاتوك بسم الله نكردو ذكري اللي يدا بسم الله بكا بلي ضل بسم الله في أوله وآخره مهما شو الحديث ذاته كوابلي بسم الله في أوله وآخره بلام أجرتو طوابوي أو جابيرت كوتوك بسم الله نكردوا تازه پیش ناکە ئەو شێخ ساڵح حوسەینی خۆی دەفەرمێ لە شەرحی ئەم بڕگێدا دەفەرمێ پیش ناکە لەوێدا بڵێ بسم الله في أوله وآخره چوە تۆ لێ بوویەوە تەواو ئەوەی کە پێویستە بیڵێ لەوێدا تەنها الحمد لله هیچ شتێکمان نییە. زۆر باش ئەمەش ئادابی سێم بوو لە ئادابی خواردن و خواردن. چوارمیان دەفەرمێ الشيخ حفظه الله الرابع تكلم بطيب القول في خير أدب الكلام آداب قسە کردن دفرمي تكلم بطيب القول
کاتێک قسەت کرد قسەی پاک قسەی چاک باش بە سوود بە ئامۆژگاری بێ بە ڕێک بێ بە کەسی بەرامبەر بریندار نەکات ئەو قسانێک کە دەیکەی بطیب القول في خیر هەم قسەکانت ڕێک بن هەم مەوزوعەکەی کە باسی دەکەی با مەوزوعێکی باش بێ سوود بەخش بێ نەکشتی بێ سوود باسکەی چونکە دڵنیای لەوەی کە ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد لەفزێک لە دەممان نایەتە دەرەوە ئیلا تۆمار دەکرێت مادەم تۆمار دەکرێت بزانە چ تۆمار دەکەی لە ناو پەڕاوی کردەوەکانی خۆتدا لە قیامەتدا بیبینیەوە لەوانەیە ئێستا هەندێک قسە بکەی لەگەڵ کەسێک یان لەگەڵ کەسانێک بێنە پێشای خۆت ئەو قسەی کە دەیکەی کەس ئاگای لێ نیە قسێکی نەشیاوە حاشاکم ئەو قسەی بێنە پێشای خۆت لە ڕۆژی قیامەتدا پیشانی تۆ بدرێتەوە خوای گەورە پیشان بداتەوە ڕوت هەیە ینی هەڵوێستت چۆن دەبێت کە قسە نەشیاوەکانی خۆمان ببینەوە لە قیامەتدا بۆیە ئاگاداری زمانمان تەکەلم بطیب القول في خیر ئەو جار کە قسەکەشت باش بوو ڕێک بوو خێریش بوو بزانە چۆن قسە دەکەی یەکێ لە ئادابی قسەکردن ئەوەی وەخفض صوتەکە متمەهیلا وەخفض صوتك يعني دەنگی بەرز قسە مەکە تو هاوار تۆنی دەنگت دائما بەرز بێت چونکە ئەمە إن أنكر الأصوات لصوت الحمير يعني صوتی ناخۆش ئەو سەوتەیە کە حاشاکم حەمیرێکە گوێ درێژێک لەبەرچی لەبەری دەنگی بەرزە لەبەر بەرزیەکەیەتی کەواتە لە قسەکردندا دەنگی بەرز پەسەند نییە ئەو معنای ئەوە نییە کە ئەوەندە بە نزمی قسە بکەی کەس لێت تێنەگا نە مام ناوەند باش کەواتە دەنگت دەڵێی چی مەوزوعەکە چییە ئەوانە هەموو گرنگن لە قسەکردندا متمهلا في حديثك ئەو جارە بە هێواشی قسە بکە ینی قسێک بکە ئەو جا قسە لە دوا بێت بۆی کەسی بەرامبەر تێبگا بزانێت تۆ دەڵێی چی باسی دەکەی ئەو جا دەفەرمێ وأنصت من كلمك مقبلا عليه ئادابی تری قسەکردن ئەوەیە گوێ بگری بۆ کەسی بەرامبەر کاتێکە قسەت بۆ دەکات مقبلا عليه وەروە ڕووی تێکەی گوێ بۆ بگری کاتێککە کەسێک قسەیەک بۆ تۆ دەکات هەتۆ گوێی پێ نەدەی ئەمە ینی لەگەڵ ئەدەبی ئیسلامەتی نایەتەوە یان ڕووی تێنەکەی سەیری نەکەی ئەمە لەگەڵ ئادابی ئیسلامەتی نایەتەوە بەڕاستی ولا تقاطعه ئاگدار بە کە کەسێک قسەت بۆ دەکات قسەکانی مەبڕە جارێ لا تقاطعه هەتا قسەکانی تەواو دەکات ئەو جا قسەی تر بکە نمونەشمان زۆرە لەسەرەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام هاتووە یەکێ لە مشریکان کە قسەی کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە قسەکانی تەواو بوو فەرمووی تەواو بووی قسەی ترت ما ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام قسەی بۆ کردووە نە قسەی پێ بڕێ نە دەڕاوەسە جارێ لێرە هیچ قسە مەکە من وەڵامت دەدەمەوە نە با قسەکانیشت بەدڵ نەبێت دژی تۆ بێ ڕخ نەبێ لە تۆ بەڵام بوو ئەستە جارێ ئەدەب وایە بوەستی تا ئەو ڕادەوەسێ کە وەستا ئەو جارە وەڵامی بدەوە لا تقاطعه ولا تتقدم بين يدي الأكابر بالكلام أدي بشي زور جوان أويكا لما مجلسك بوي أو مجلس قصيت لا ذكر ومهي منش قصة بكم ضل لا تتقدم بين يدي الأكابر لقصة كردن دا فيش جورا كان مكو جورا كان تمن دا لا علم زانز دا لو مجلس دا زانايت دا ما مصايت دا بورمنا كسيكي بتمينت دا رش فيك حتى أولها بنت قصة نكي با قسەکانی تۆش با بڵێن سوودی هەبێ یا پرسیارێک دەکرێت لە مەجلیسێکدا با تۆش وەڵامەکەی بزانی تا کەسی گەورەتر هەبێ کە ئەوان قسەیان نەکرد ئەو جا بۆ تێ داوای قسەکردن بکەی و مۆڵە دەربێت ئەمما پێش گەورەکان قسە بکەی بەڕاستی ئەمە کارەساتە بەتایبەتی ئەمڕۆ یعنی یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە موسڵمانان ینی پەرتەوازن کەس بە کەس نییە ئەوەیە کە ڕێزی گەورە بچووک نەماوە تەنان لە مەسەلەی فتوادا لە مەسەلەی وەڵامدانەوەی پرسیارەکاندا تەماشا دەکەیت لە شارێکدا مامۆستای گەورە گەورەی تێدا لە تەمەن گەورن لە عیلم گەورن بەڵام گەنجێکە لە لایڤێکدا وەڵامی پرسیاری گەورە گەورە بداتەوە ئەمە هەمان شتە لە مەجلیسێکدا ئێمە پێش گەورەکان ناکەین و لە شارێکدا لە شارێکدا ئێمە پێش گەورەکان ناکەین و لە مەسائلە گەورەکاندا هەتا کەسی گەورەتر هەبێت ئەو ڕێزە پێویستە بپارێزێت ئەو ئەدەبە پێویستە هەبێت بەتایبەتی تاڵب العلم ئەو کەسێک کەوا فێرخوازی زانستی شەرعیە لە بران و لە خوشکان ینی ئەو ئەدەبە بپارێزن ینی مەسائلە گەورەکان لێگەڕن بۆ کەسە گەورەکان بەڵێ دەفەرمێ لا تتقدم بين يدي الأكابر بالكلام يعني اجى لو قصانه بسراتنا كهاتو للصحابه عبد الله كري عمر رضي الله عنه فكاتك لما زي في غمر خوا دانشتو عليه الصلاه والسلام بلام لو مزيس الصحابي اتداوك ابو بكر وعمر باوشي خوي وعثمان
پێغەمبەری خوا پرسیارێک دەکات عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ چێ پێم دەڵێ دارێک درەختێک هەیە هەموو کات سەوزە گەڵاکانی ناوەرێ چێ دەزانێ ئەو درەختە چییە چ درەختێک عەبدوڵڵا دەفەرمێ من دەمزانی چییە بەڵام کەس قسەی نەکرد لە مەجلیسەکە نا عومەری باوکم قسەی کرد نە ئەوبەکر ڕەزای خوا لێبێ قسەیان کرد کەس قسەی نەکرد جا ئایا زانیویانە قسەیان نەکردیان هەر نەیان زانیوە ئەمە شتێک شێت بەڵام کەس قسەی نەکرد بەڵام کە کەس قسەی نەکرد منیش قسەم نەکرد لە کاتێکدا وەڵامەکەم دەزانی هەتاوەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات بۆ خۆی فەرمووی ئینەها النەخلە ئەو دارە داری خوڕمایە کە ئەو سیفەتێتی بەڵام کە هاتینەوە وتم ئەی باوکە من ئەو پرسیارەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کردی من دەمزانی بەڵام لەبەر ڕێزی ئێوە پێم عەیب بوو پێم شەرم بوو کە لە مەجلیسی لە پێش ئێوە قسە بکەم ئێوە کە قسەتان نەکرد عومەر فەرمووی وەڵاهی ئەگەر وەڵامم دا بە زۆر پێم خۆشتر بوو لەوەیکەوە ئەوەندە حوشتری سوورم هەبووە ینی زۆرم پێ خۆش بوو ئەی عەبدوڵڵا قسەت کردبا بەڵام قسەشی نەکرد ئەم گەنجە بۆ چونکە کەسی گەورەتر لە مەجلیسە هەیە کەواتە ئەمە ئادابێکە لە ئادابەکانی ئیسلامەتی کە ئێمە ڕەچاوی گەورە و بچووکی بکەین لە کاتی قسەکردندا بەڵێ ئەدەبی پێنجەم بەڕێزانم دەفەرمێ إذا أتيت مضجعك یا مضجعك فتوضأ ئەدەبی خەوتنە ئەم ئادابە هەندێک خاڵی لەسەر باز دەکات لەوانە دەفەرمێ کاتێک کە چوویتە سەر جێگاکەت بەنیازی خەوتنی هەوڵدە دەستنوێژ هەڵبگری فتوضأ ئەمە سونەتە دەستنوێژت هەبێ ونم على شقك الأيمن كاتك دخوي لسلاي راستت بخوا واتلو آية الكرسي مرة يكجارش آية الكرسي بخوينا واجمع كفيك أو جار هردو دستكانت كوكوا لدمت يعني زيكوا واقرأ فيهما سورة الإخلاص والمعوذتين لناو هردو دستكانت ذاك كوت كدتوا دمت بخناو هردو دستكانت لناو دستكانت ذا أم سورة أنا بخوينا سورة إخلاص قل الله أحد والمعوذتين وتقول أعوذ برب الفلق بالناس أو سانة بخوين لناو هردو دست دا وانفث فيهما وجا فو بك بناو دست كان دا فو نفث أويك فوت يبكي بلام شدار به يعني فويك شدار أجر توزق أويك ناو دمت أو تراي ناو دمش البرد دستت كي آسايا وانفث فيهما وامسح بهما ما استطعت من جسدك پاشان هەردوو دەستەکان بێنە بەسەر هەموو جەستەتدا ینی مەسحی کە هەموو جەستەت پێ مەسح بکە ئەوەندەی کە دەست دەگاتە جەستەت لەسەرەوە بۆ خوارەوە تفعل ذلك ثلاثا سێ جار ئەمە دووبارە بکەم یعنی جارێکیان بۆ ئاەتەل کورسی وا دەکەی بە هەموو جەستەتدا دێنی ئەو جارە بۆ ئیخلاص و معویذەتین سێ جار بەناو دەستەکاندا دەیخوێنی بە هەموو جەستەتدا دێنی جاری دوم و جاری سێمیش بە هەمان شێوە کەواتە ئەمە ئادابی خەوتنە ئادابی شەشەم دەفەرمێ السادس إذا عطست فغطي وجهك ئەدەبی پژمینە کاتێک کە ئینسان دەپژمێ ئێمە پژمینی پێ دەڵێن نازم لا ئێوە بەڕاستی پێ دەڵێن لە زمانی بادینی إذا عطست فغطي وجهك عطاس ئەوەی کە پژمینێکە پەستانێکی ناو جەستە ئینسان نەفەسی ئینسان و سنگی ئینسان دەردەچێت دەفەرمێ کاتێک کە ئەو پژمینە توش فغطي وجهك دەمت چاوت بگرە یان دەمت بگرە بە شتێک یان بەدەستت بۆی کا بڵاو نەبێتەوە ئەو پژمێ بڵاو نەبێتەوە چکە دەکرێمە ڤایرۆساوی بێ ینی خراپێ بۆ کەسی بەرامبەر بگوازرێتەوە فغطي وجهك بيدك أو بثوبك دەست بەدەم تۆ بگریان پارچە پڕۆیەک شتێک لێنسێکە بەدەم تۆ دەگری بۆی کەوا کەسی بەرامبەر ئەزیێت نەخوا وەروەها وەحمەد الله ئەوزا حەمدی خوا بکە بڵێ الحەمدولله لە دوای پژمینەکە چونکە دەڵێن وەکو لە زانستی سەردەمدا لە کاتی پژمیندا ئینسان دڵی دەوەستێ کە پژمینەکە تەواو بوو دووبارە دەست بە لێدان دەکاتەوە ئێستا جارێکی تۆ ژیانت بۆ کەڕایەوە ئینسان لەسەر ئەو نیعمەتە بڵێ الحەمدولله کەوتت الحەمدولله کەسی بەرامبەر کە جووی لێبوو یان کەسێک لە بەرامبەر تۆدا دەپشمێ و لە لای خۆیەوە دەڵێ الحەمدولله فإن شمتك أحد فقال يرحمك الله ئەگەر تۆ وتت الحەمدولله کەسی بەرامبەر وتی يرحمك الله کابرا پێوتی يرحمك الله فقل ئەو کاتە ئەوەی لەسەر تۆی بڵێ چی يهديكم الله ويصلح بالكم تۆ دوو جار قسە دەکەی دوعا دەکەی جاری یەکەم حەمدی خوا دەکەی الحەمدولله جاری دوم وەڵامی ئەو کەسە دەدەی کە دوعای بۆ تۆ کردووە کە پێت دەڵێ يرحمك الله تۆ دوعا ئەو دەکەی دەڵێ يهديكم الله ويصلح بالكم باش طبعا تا لا حديث تردا هاتو بەڵام لێ هێناوە کە ئینسان تا بتوان لە کاتی پژمیندا دەنگی نزم کە پژمین خۆی وا دەنگت بەرزە ئەگەر
تا بتوانین زیاتر دەنگت بەرز بکەیت بەڵام وا باشە تۆ هەوڵی دەنگ نزم بکەیت لەبەر حەدیثەکە کە لە ئەبوو داود و ترمذیدا هاتووە دەفەرمێ إذا عطس وضع يده أو ثوبه على فيه وخفض أو غض به خفض يعني دەنگی نزم دەکات بەڵێ السابع حوتەمیان دەفەرمێت رد التثاؤب يعني رد التثاؤب ما استطعت أدبي باوشكدان تثاؤب ئەوەی کە ئینسان دەستی خاو دەبێت و یان خەوی دێ یان ماندووە لەو کاتەدا ئینسان تووشی ئەم حاڵەتە دەبێت لەوەشدا ئیسلام ینی ئادابی بۆ داناوی دەفەرمێ هەوڵدا تووشی باوێشکدان تەثاؤب نەبی کە باوێشکت هات هەوڵدەی بیجێڕێ و ڕەتی کێ ئەوەندەی دەتوانی ما استطعت کە جار وا هەیە ناتوانێ ڕەتی کێوە ئەو حاڵەتت هەر بەسەر دێت بەڵام ئەگەر هات وأمسك بيدك على فيك دەست سەر دەمت دابنێ بۆی کەوا دەمت تەمەن لە کاتی باشدا ئینسان دەمی لێک دەکاتەوە بۆیە ئەمە جوان نییە تۆ دەمت کردبێت و کەسی بەرامبەر سەیری ناو دەمت کرد دەفەرمێ وەمسك بيدك على فيك دەست لەسەر دەمت دابنێ جا لەبەرەوەی کە کەسی بەرامبەر ناو دەمت نەبینی یان ئەوە لەبەرەوەی کە شەیطان دەچێتە ناو جەستەت ولا حەدیثدا هاتووە التثاؤب من الشيطان فإذا تثاب أحدكم فليرده ما استطاع فإن أحدكم إذا قالها ضحك کاتە شیطان توانێت لە ڕێگە بچێتە ناو جەستەی ئینسانە دەست لەسەر دەمت دادەنەی لە کاتی باوێشکداندا ولا تقل آهین ئاه دەفەرمێ لەو کاتەدا تۆ نەبێ بڵێ ئاهین ینی سەوتێک دەرکی طبعا ئەو کاتێک کە ئینسان باوێشک دەدا هەم دەمی دەبێتەوە هەمیش دەنگێک لە کۆتایی باوێشەکە دەردەچێت جا کەسی وهەیە بە ئەن قەست هەر بە حەزی خۆی دەنگێکی بەرز دەردەکات کە ئەمە بەڕاستی جوان نییە دەفەرمێ ولا تقل آهین ئاه ئەو دەنگە دەرمەکە بەڵێ ئەمەش ئادابی حوتەم بوو کە تەثاؤب ئادابی هەشتەم بەڕێزان دەفەرمێ الثامن شيخ دەفەرمێ هەشتەمیان إذا انتهيت إلى مجلس فسلم ئەمە ئادەبی مەجلیس ئاداب ڕۆشتی مەجلیس ئەو مەجلیسە لە هەر شوێنێک بێت ینی مەجلیسی میوانی بێ میوانت هاتووە ئەن خۆت دەچیتە میوانی یان مەجلیسێکە کە لە بینی برادرانە مەجلیسی علمە طالب علمێکە لە بەردەستی شێخی دانیشتووە هەموو ئەوانە دەگرێتەوە ئەدەبی مەجلیس کۆمەڵێک ئادابی سەرەکیمان هەیە بۆ مەجلیس لەوانە دەفەرمێ إذا انتهيت إلى مجلس فسلم کاتێک کە دەچێت ناو مەجلیسێکەوە سەلام بکە ئەمە ئەدەبی یەکەم بڵێ السلام عليكم ورحمة الله بەگشتی واجلس حيث ينتهي المجلس لەکوێ دانیشین بچینە لای سەرەوە لا دەفەرمێ واجلس دابنیشە حيث ينتهي المجلس لەو شوێنێک کە مەجلیسەکە کۆتایی پێ هاتووە یعنی بۆ خەڵک دانیشتۆ بەڕێز لەکوێ ڕیزەکە کۆتایی پێ هاتووە بۆ شایی ماوە تۆ بڕۆ لێوێ دانیش ولا تجلس بين الشمس والظل ئەجار ئەگە مەجلیسەکە وابوو بەشێکی سێبەر بوو بوو لەو شوێنە دامەنیشە کە جەستەت بەشێکی تاوی لێدا خۆری لێدا بەشێکشی لەبەر سێبەر یان بەتەواتی بڕۆ بەر تاوەکە یان بەتەواتی وەرە بەر سێبەرەکە ولا تفرق بين اثنين إلا بإذنهما كاتشوتە مەجلیسێکەوە مەچۆ نێوان دوو کەس دابنیشی بڵێ کاکە جێگام بکەنەوە کە ئەو دوو کەسە بۆ خۆیان بێکەوە دانیشتو إلا بإذنهما إلا مەگەر مۆڵەتیان لێ بخواست بڵێ کاکەرێ مۆڵەت هەیە لێرە دابنیشم بۆچی لەبەرەوەی ئەو دوو کەسە لەوانەیە پێیان خۆش بێ لەگەڵێک دابنیشن نەک تۆ بێ نێوانی لەوانەیە باسی تایبەتیان هەبێ لەگەڵ قسەی تایبەتیان هەبێ بۆی مەچۆ بەینیان بڵێ کاکە جێگام بکەنەوە ڕاست خۆ بکەی بە نێوان دوو کەسدا نا ئیزنیان لێ وەردەگری دەفەرمێ ولا تقم أحد من مجلسي ئەوجا کەس هەڵمەستێنە لە مەجلیسەکە و خۆت لە شوێنی کابرا دانیش ینی بڵێ کاکە جێگام کۆت خوا بام لێر دانیش ئەمما کابرا بۆ خۆی هەڵدەست دەڵێ کاکە فەرمووەرە لە شوێنەکەی من دانە ئەمە ئەدەبەن ئاسایی مادەم کابرا بەویستی خۆی هەستاوە فەرمووی توی کردووە ئاسای لە شوێنەکەی دانیشی بەڵام تا بتوانی ئەوەش مەکە چونکە ئەمە شوێنی خۆیەتی ئەو پێشتر لێ دانیشتووە ئەو حەقترە ئەوجا بۆ تۆ لە شوێنی ئەو دابنیشی ئەو ینی تۆ چیت زیاترە لە ئەو من چیم زیاتر لە ئەو نە هەر کەسە لە شوێنی خۆی تۆ بەڵکو لەو شوێنە دادنیشی کە بەتاڵە ماوە تۆ ولا تقم أحد من مجلس کەس هەڵمەستێنە بڵێ کاکە من دێمە شوێنەکە ئەو جارە وەفسح لمن دخل ئەمە ئادابێکێ جەناب لە مەجلیسێک دانیشتووی کەسێکی تازە دێتە ژوورەوە دەڵێ السلام عليكم ورحمة الله ئێستا ئەو کەسە تازەیە چاوەڕێ دەکات کەسێک بڵێ کاکە فەرموو لێوێ دانیشە هەموومان لەوانەیە حاڵەتەمان توش بوو بێ کە پێت خۆشە کابرا پێت بڵێ فەرموو لەوێ دابنیشە شوێنێکت بۆ دیاری کرد
دەفەرمێ ئەگەر تۆ لە مەجلیسێک بووی کەسێکی تازە هاتە ژوورە وەفسەح يعني شوێن چۆڵکە يعني شوێن فراوانکە لیمەن دەخەن يعني تۆزە خۆت کۆکۆبڵکە کە فەرموو جێگای تۆش دەبێتەوە وەرە ئێرە نەک کەس خۆی نەجوڵێنێ کابراوتێتی سلام علیک شوێنیش نەدابنیشێ کەس خۆی ناجوڵە بڵکە کە فەرموو وەرە لێر دابنیشێ وەفسەح لیمەن دەخەن خۆتان کۆکەنەوە بۆی کا شوێنی ئەویش ببێتەوە وەذکوری الله فیه ئەدە بێشتری مەجلیس ئەوەیە کە با مەجلیسەکانمان ذکری خوای تێدا دەبێت ذکری خوا يعني مەجلیسەکانمان کۆتایی پێ نەهێن ئەگەر کەمیش بێت يعني بۆنە تۆ بەنیو سەعات لە مەجلیسێک دانیشتووی باسەکە باسی دنیایە باسی چوزانم غیبەتی دێتە ناو هەر بابەتێک لەبەر خۆشتەوە بێت جازا بڵێ ئەستەغفر الله جازا بڵێ اللهم صل على محمد وعلى آل محمد بۆ ئەو مەجلیسە بێذکر نەبێت واذكر الله فيه وأقله كفارته كمترين ذكر كدبي أو هربلين هكا هيك ذكرك لما الزكاة ما دانا بدبي أو هربلين ككفارة مجلسي في ضلين فتقول بلي سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت واستغفرك وأتوب إليك أما لا كتاي مجلس ذاته كاتك هالدستي أم ذكر بخير ما كفارتي مجلس سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أستغفرك وأتوب إليك سواس تعيش خويتي ده توحيدي تدا باش أضلي أستغفر الله أستغفرك وأتوب إليك كدعوة لي خوشبون ده كي لسر هرشتي كلام مجلس وترابي ناشرعي والله ما آدابي هشتمش طابو نويا التاسع توزك بس سريعين السبب كان هذا روم شو كاتكش دريج بوتو هرخم يعني حزم درسي درجني بلام أو مجلس جوازن يعني وكو هاندانك ديالا وكو تذكيرك بخون بو اوي برزيش هندك مجلس هي بيوستا استطاله ودريج بونوه بتعبتي مجلس السماع يعني بفضل خواهي قولكاتك لا خدمة الشيخ دابون أو صالة لدواني جباني درس كان درس في ذاك حتى وكو دوني وبو يازدي بياني لدواني جباني حتى دوني وبو يازدي بياني ببيب صران كسبوا ينبو هالستي يعني بأدبي طالب علمي دانا دنا كسر لمزيج هصدي بو دزنوج يعني مجلس كاني ونا دريج استاش اگر كسانك متابعي مجالس كاني او بكا دكتور عبد المحسن قاسم امام خطيب المسجد في الملك عليه الصلاه والسلام بتابتي مجالس سماع كاني لا شو 5 ساعات كم ترنين يعني 5 ساعات كم ترنيه لدوان يجبعين بس ساعات يصدوني توازدي جابوا انسان بتابتي طالب العلم هولدا خوي رابين لسر اجا مجلس دريج بس ما كانت كمان دريج وبراستي والله مش شكوى خوازي ان شاء الله وندما نما كتابك طابع تفهمي التاسع نويميان أعطي الطريقة حقها ما في رقا بدا أما أدبي رقايا أعطي الطريقة حقها رقاش الإسلام ده حقي هي يا سوري ساي هي حقك شيء فغض بصرك شاود بقري للرقا يعني بونا تولى سرقاك دانشتو لبردم دكانك دانشتو بتعبتي وكسانك جوزانم بيشين كسانك عادتي انقرتوها لبردم ماركت كان دادنشين لسجادة كان دادنشين لبردم ديواري مزقو دادنشي لكات دا خلق بيودا ديودا شيء مرقايا ما دام تقول صار رقا دانشتو دبي ما في رقا بدي ما في رقا جوي فغض بصر طبعا عمل حديث كيف يغمر اخوه ورجله عليه الصلاه والسلام كيف يغمر اخوه فرمى اياكم والجلوس على الطرق خلشينا قدار بن يوم ما شنو صار رقا بانا كان دانشين مشوني دانشتني اوانش صحاب بشر الصحابه داني بيغمر اخوه عليه الصلاه والسلام عندك كمان وكشون الراحه ناتو ان ترجين هذا به العادات ما قلتوا دادنشين لفشنا فلما دام هردادنشين قدار ما في رقا ابدا ما في رقا شيء من غض البصر ما في رقا كمش دوك تشاود بقري لا كاتك لس رقا دانشت لبرتي لبري خلق بيداده ذكري افرد بيداده تشاود ذكري كسي بيداده اشتكي بدسته تو نابس سيري بزانت شي تداد شي بدسته يعني ام او ما فداني او ما فز زور قرصه يعني او كساني كدادنش نص رقا ناتو او ما فبدل زور بكم يعني ناتو انا كسك ببردمي دابروا سيرينك ابد سيري دكا بقرا متابعتو يعني كلا كولانا كان دادنش لخشكان لافرتان دبيني لدرو دادنش لسرقا لبردرقا دادنش خلي برقا داد لو سروا قبل بحال دركوتو اول سيري دكا حتى او دقات الراس او تيج دا بري وهر سيري دكا يعني جارياتو شي احراجي دبي هونك كبر سيري دكا نازين شو برقا دابا اما بيتشاني ادابي استاني غض بصرك خلق بيد ادبي نابي السيري تشاود بقرا وكوف لذا او جار عزتي خوش بقرا ولا خلق يعني خلق بيد ادبي بزمان عزتي خلق مدى
باسی کەین ها تعلیقی لێدی ئەوە چی بۆ دەبێت ئەوە چێ پێێتی ئەوە چه لەبەرەتی ئەوە چێە بۆ شوێ دەڕوا ئەوە ئەزیدانی خەڵکە غیبەتی کەی وەروە دەفەرمێ وەڕود دەسەلام تۆ لەسەر ڕێگادا بنیشی خەڵک بێ دادەی سەلام دەکات واجب لەسەر جواب دێن نەک بڵێ جاکاکە من دەبێ هەر جوابی خەڵک دەمەوە خەڵکە بێ دابێت کاتە لێ دامەنیش مافی ڕێگا حەقی طریق ئەوەیە کە ڕەد دەسەلام وەڵامی سەلامەکان بدێ کە لێت دەکرێت وەئمر بالمعروف نەکەرەوە دەبێ ئەمرکەی بە چاکەش لەسەر ڕێگا دانیشتی ناشەرعیەک دەبینی لەوێ دەکرێت نەبێ بێدەنگی لەوێ تۆ ئامادەی دەبێ ئەمرکەی بە چاک نەهیکەی لە خراپ وەنها عن المنکر نەهیکە لە خراپەکە بینی ئەمە حەقی ڕێگایە ئەمە حەقی ڕێگایە جا ئەو باسی و کەسە دەکەی کە دانیشتۆ لە بەردەم دەرگا لە شوێنێک لەسەر ڕێگاک دانیشتو ئەو کەسانش دەگرێتەوە کە بەڕێکادا دەڕۆن بۆ تو جەنابەت بە پێ پیادە بەسەر ڕێگاکدا دەڕۆن هەمانشت دەبێت چاوت بگری عزەتی خەڵک نەدەی وەڵامی سەلام دێ و ئەمرکەی بە چاکە نەیکەی لە خراپ هەمان ئەو کەسش دەکرێتەوە کە لەو سارە بەسەر جادەدا دەڕۆن بەسەر جادەدا دەڕۆی تۆ کاتێک کە بە جادەدا دەڕۆی لەناو ساری خۆت ساری خۆ لێ دەخۆی بەتەنیشتەوە سارێچکە هەیە نابێت چاوی تێبڕ بزانەوە چی لەناو سارێ ئەمە ڕێگایە خەڵکی پێدادێ نابێت سەیریکە کابرا سەلام لێ دەکات بەتەنیشتدا ڕەت دەبێت جوابی دێ نابێ عەزەتی دێ بە هۆڕم بێ بە چوزانم بە بەر شێوازە لە ڕێگا خەڵک عەزەتی کاتا ئەو مافی ڕێگا بە شێوازێکی گشتی کە ئەو چەند مافە لە خۆ دەگرێت زۆر باشە ئاخر ئادەب خۆشەویستانم العاشر البس الجميل ئەدەبی لیباسە پۆشاک دەفەرمێ البس الجميل من الثياب جوانترین پۆشاک بپۆشە لە ئەو پۆشاکەی کە هاتە جەمیل بێت پاک بێت چاک ئەوەی کە تۆ هەتە یعنی دەکرێت کەسێک دەوڵەمەندیش بێ بەڵام دەبینی دەوڵەمەندەکەی پێوە دیار نیە پۆشاکیش لەبەرە هیچ لە ئاسی خۆی دادن ئەمەش غەڵەتە بەڵکو چیت هەیە ئەوە لەبەرکە نە ئیسرافکەی کابرا فەقیر بێ بچێ قەرز کات چی وڵا با پۆشاکەم تایبەت بێت نایە بێ دیار بێ مارکە بێت ئەمەش غەڵەتە ئەوە غەڵەتە بە هەمان شێوە ئەوەش غەڵەتە کە کەسێک دەوڵەمەند بێ بەڵام پۆشاکە هیچ پێوە نەبێ کە لە ئاسخۆیەتی دەوڵەمەند البس الجميل من الثياب وأفضلها الأبيض دەفەرمێ باشترین ڕەنگ بۆ پۆشاک ڕەنگی سپیە ڕەنگی سپی باشترین ڕەنگە بۆ پۆشاک وەروەها ولا يجاوز كعبة سفلى ئەمەش ئادابیشتری پۆشاکە پۆشاک کەیفی خۆت دەچێت لە بەردەکەی قاتی کوردی لە بەردەکەی جلاشە لە بەردەکەی شوزانم کراس و پانتۆڵ لە بەردەکەی هەر نەوعێک لە بەردەکەی وەکو نەوع هەر قەومێکە پاکستانی ئەفغانیە شەرع جنسی پۆشاکە دیاری نەکردو بەڵام هەیکەل و شێوازی پۆشاکی بۆ دیاری کرد چ نەوعێکی پۆشاک لە بەردەکەی لەبەرکە بەڵام هەرچێک لە بەردەکەی نابێ لەوە درێژتر بێت لەوە کورتتر بێ ئەوە قیاسەکەیت نابێ بۆ نەتەسک چ پیاوان بێت چاپر نابێت تەسک بێ نابێت تەنک بێت نابێت زۆر سەرنجڕاکەش بێ بۆ ئافرەتان ئەو جارە قەسەکەی بۆ پیاوان لا يجاوز كعبك السفلى نابێ لە کعب لەو قاپەڕەقە لە جوێزینگ ئێمە جوێزینگی پێ دەڵێن لەوە بچێتە خوارد درێژتر بێ بچێتە بن پێێتەوە لەبەری پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرموویەتی ما أسفل من الكعبين من الإزار ففي النار وەکو لە بوخاری هات ئەو پۆشاکە کە درێژە لە کعبین دەچێتە خوارەوە دەفەرمێ بۆ ئاگرە مەهەڕەشێ کاتە پیاوان دەبێ پۆشاکیان درێژ بێت لە خوار پێیانەوە بێت خوار کعبیانەوە بێت پێچوانی سونەتە بۆ بگرێت لەسەریشی تاوانبار دەبێت ئەگەر بۆ کیبریش نەبێت وابدأ بيمين وطبعا نابێت لە ساقش نیوەی ساقش بۆ سەر کوتنی بۆ پیاوانیش بەڵام بۆ ئافرەتان تا درێژتر بێت ئەفزەلتر و باشتر باش وابدأ بيمينك لبسا کاتێک کە خۆت پۆشاک دەگۆڕی خۆت دەگۆڕی کراسەکەت لە بەردەکەی دەستی ڕاستت هەوڵدا یەکەم جار پۆشاکە لە بەر بکەی وابدأ بيمينك لبسا وبشمالك خلعا کاتێکش کە پۆشاک دادنی یەکەم جار لای چەپت دادنی لای ڕاست لە بەردەکەی بۆ یەکەم جار بۆ دانانی یەکەم جار لای چەپ دادنی ئەمە بەگشتی ئادابی پۆشاک ئەو ئادابی کاس کرا بەڕێزانم ینی لەناو ئادابەکانی ئیسلامەتی دیارترینیانن کە ئیشمان پێیان دەبێت ڕۆژانە بۆی ئامۆژگارین بۆ خۆم و ئەوەی بەڕێزیش ئەوەیە کە ئەو ناملکیە بکەنە منهەجێک بۆ خۆمان هەم خۆمان لی تێبگەین و پاشان منداڵەکانیشمان لەسەر پەروەردە بکەین هەم لە ئادابی خەوتن خواردن میوانی پۆشاک قسەکردن باوشیدان پشبین هەموو ئەوانەی کە باس کرد هەر لە منداڵیەوە بەتایبەتی بۆ وەگوتم مامۆستا بەڕێزەکان کە تەڵەبەیان هەیە لە خوشکانی بەڕێز کە دەرس دەخوێنیان تاڵەبیان هەیە هەوڵدن ئەم کتاب بکەنە منهەج
با طلبەکانیان بڵێنەوە چونکەم ئادامانە گرنگن بەڕاستی گرنگن مسلمان بۆ دەناسرێتەوە کە خاوەن ئادابە خاوەن ڕەوشی جوانە هەرێک لەماتی جوانە بەڕاستی هەمووی لە شوێنی خۆی تەواو کاملە بەڵێ دەفەرمێت تەمەت بحەمدالله ئەمە کتابەکەمان تەواو بوو سوپاس بۆ خوای پەروەردگار لە کۆتاییدا دەڵێم کە ئەجەزتکم بهذا الكتاب الآداب العشرة إجازة خاصة من معين لمعين في معين إجازة أو كتابك مولتان بيدن كالروايات كالإيمو إجازة كتابت بو كتابك كتابت بو إيوا كتابت طبعا أو مولتا إجازة هابو برزانيك بەشدار لە مەجلیسە خانێکە لە سەرتاوە بەشدار من تا کۆتایی و دوایش سەیدا ئینشاءڵڵا ئیجازەکە بە نووسینیش بۆتان دەنێرێ ئەوەی کە دەیەوێت ئیجازەکەی بۆ بکرێ بە نامەی بۆ بنێرە ناوی خۆی بە تایبەت ئیجازەکەی بۆ دەنێرێتەوە ئینشاءڵڵا بەڵام لە پڕکردنەوەی ئیجازەکە ئەو کەسێک کە لە هەمووی لەگەڵماندا نەبووە لە بۆشایەکە ناڵێت جەمیع هەموو کتابەکەم بیستووە دەڵێ بعض یان ئەکثەر یان ئەقل زۆربەی کەمیم بیست ئەوەشی کاوا لە سەرتا تا کۆتا لەگەڵمان بووە دەنووسێت جەمیع لەسەر ئیجازەکەواتە هەمووی بەشدار بکاتە ئەوەی کە دەوێت ئیجازەکەی بۆ بکرێ ناوی خۆی دەنێرێ و ئەوەش بنێرە ئەو زانیارێ ئایا گوێبیستی هەموو کتابەکە بوو یان بەشێکی بۆی کە لەوێدا ئاماژەی پێ بکرێت کە جەمیع یاخود بەعضە خی گەورە لێمان قبول کات خی گەورە پاداشتی ئەوەی بەڕێز بداتەوە خی گەورەمان لە بکات کەوا جوانترین باشترین ئاداب و ئەحسن و ئەخلاقمان هەبێت لەگەڵ خۆمان لەگەڵ پەروەردگارمان لەگەڵ دەوروبەرمان خی گەورە بناکانمان خۆش بێت شیفا بۆ نەخۆشەکان بنێرێ هەرج خەرزارەکانمان ئاسان بکات و علمی نافعمان پێ بەخشێ ئیمانمان سەلامەت بکات خی پەروەردگار داوای لێ دەکەین کە علممان زیاد بکات بە شریعەتەکەی خۆی و عملمان زیاد بکات لەسەری صبر و ئارامیمان پێ ببەخشێت والسلام عليكم ورحمة الله وبركاته من اشتيك من ما وخاي جورا بعد اشتم ذاته بارك الله فيك